لە بنیرانی کوردستان 24 ئەمڕۆ زۆر کەس قسەیان کرد بە تایبەتی ئەو کەسانی کە ئەزموندارن لە بوارە جیاوازەکان. بۆ نمونە دکتۆر فازڵ جاف ئەمڕۆ باسی زمانی جەستەی کرد کە چەند پێویستە بۆ گەنجان تاوەکو زمانی جەستە شارەزا بن بتوانن لە ڕێگەی زمانی جەستەوە کەسایەتی خۆیان بەهێزتر بکەن. دکتۆر فازڵ زۆر بەخێر بیت. ئەمڕۆ چەند قسەیەکی زۆر گرنگ کرد لە بواری زمانی جەستە. لەمێ بزانم کەوا زمانی جەستە چەند کاریگەری هەیە لەسەر کەسایەتی گەنج. بەڵێ وەک لە وتارەکەمان باسم کرد لە ڕاستیە زمانی جەستە بۆ سەرکردە بۆ کەسانی بۆ ئەو گەنجانەی کە خواستیانێ ببن بە سەرکردە و بەرەو جیهانی سەرکردایەتی و بابن کارگێڕی ئەڕۆن پێویستیان بە زمانی جەستەیە بۆ ئەوەی بتوانن باش گوزارە لە خۆیان بکەن بۆی بتوانن باش ئەوەی کە ئەیانوێ بیگەێنن هەروەها ئەو کەسانی کە کاریان لەگەڵاکەن چی کارمەند بن چی هاوکار بن چی ژیانی کۆمەڵایەتی بێ ئەویان لێبێ بتوانن ئەوانش باش لێیان تێبگەن. کاریگەریەکی دیکەی ئەوەیە کە زمانی جەستە بوونی ئەو کەسە ئەسەلمێنێ. ئەگەر ئەو کەسە زمانی جەستەی بڵێن چالاک بێ کارا بێ پڕوزە بێ ئەو کەسە ئەبێ بە کەسێکی وزەبەخش بە معنایەکی کە ئەبێ بە کەسێکی کاریزمایی. ئەمە وزەبەخشین و بوون بە کاریزمابوون و هەروەها چالاکبوونی مرۆڤ لە پێگەی لەگەڵ خەڵکیکە ئەمانە هەمووی گرنگن بۆ کەسێک کە بێ بەسەرکردە. ئەمجا من مەبەستم لەم باسە ئەوە بوو کە گەنجان بتوانن هەر لە سەرەتاوە کار لەسەر زمانی جەستەیان بکەن ببن بە کەسێکی بڵێن خاوەن زمانی جەستەیەکی کارە بۆ ئەوەی ئامانجەکانیان بپێکن. دکتۆر ئەمڕۆ تۆ زۆر گەنجە لێرە بینی بەڕاستی گەنجێکی زۆرت بینی ئەمڕۆ لێرە بەگشتی زمانی جەستەی گەنجی کورد چۆن دەبینی؟ لە ڕاستیە دەزانم بەکاری بێنن سوودیان لێ بەگرتووە بەشێکی زۆریان خۆڕسکانە جەستیان باش بەکارهێنن بۆ خاوەن جەستێکی ڕێک و پێکیشن ئەمە زۆر گرنگە ئەمە بەڵام ئەمە تا ئیستا خۆڕسکانەیە. من داخوازی من ئەوەیە کە گەنجەکانمان زیاتر کار لەسەر خۆیان بکەن بەوەی با بڵێن لەسەر زمانی جەستە بخوێنەوە بەوەی بڕۆنە ناو خول و ڕاهێنان یا بەوەی لە وەرکشۆپەکان بەشدار بن لەژێر دەستی خەڵکی پرۆفشنێل و ڕاهێنەری پیشەمەند ئیش بکەن بۆ ئەوەی خێراتر خۆیان بگونجێنن و زمانی جەستەی خۆیان کارا بکەن. زۆر باشە. دەتوانی بە کورتی نمونەیەکم پێ بدەیتەوە گەنجێکەوە ئەو کێشەیە هەبێ بڵێ نازانم زمانی جەستەم چۆن بەکاربێنم چی بکە ئەو گەنجە چی بکە؟ بۆ نمونە ئەتوانین دوو نمونە بێنینەوە. یەکەمیان زمانی جەستەی گەنجێک کە ئەڕوا بۆ ئینتەرویوی کار بەرامبەر بە بەڕێوەبەرەکەدا ئەنیشە بەرامبەر بۆ کەسێک کە چاوپێکەوتنی لەگەڵاکە ئەو کەسە لە ڕێگای زمانی جەستەی ئەو گەنجەوە بۆی دەرئەکەوێ ئەم گەنجە چەند گەرمە چەند با بڵێن ئارەزووی هەیە چەند ویستی هەیە کە ئەو ئیشە بەخۆشی وەرگێ بە ئارەزووەوە بە جددی وەریگرێ ئیشەکە یعنی با بڵێن حەزی لێ بکە. بەڵام زۆر جاریشەیە کە مەسیجی ئەو کەسە بە پێچەوانەوە دێت. بۆ نمونە لە پێش ئەو کەسە ئەو بەڕێوەبەرە ئاوا دانیشێت بێ ئەوەی بەخۆی بزانێت کە ئەمە واسیقەی بەخۆی وەکەوە باوەڕی بەخۆی نییە جەستەی داخراوە شێوازی پشتی ڕاست نییە کۆنتاکتی چاوی لەگەڵ ئەو بەڕێوەبەرە دروست نییە. ئەمانە هەموو با بڵێن کلیلن ئاماژەن بۆ نەبوونی متمانە و بۆ نەبوونی ئارەزوویەکی بەهێز بۆ ئیشکردن. بەڵام ئەگەر ئەو کەسە دانیشتەکەی بگۆڕێت بەرامبەر بەو بەڕێوەبەرە ئاماژەکانی بۆ ئەو بێ کۆنتاکتی چاوی بەهێز بێ ئاراستەی جەستەی لە بری ئەوەی ئاوا دانیشتێریان ئاوام بکە ئاراستەی جەستەی بۆ ئەو کەسە بێت کە چاوپێکەوتنی لەگەڵاکە ئەو کەسە بەر لەوەی سیڤەکەی بخوێنێتەوە لە جەستەیە سیڤی ئەو کەسە ئەبینێت ئەمە پێشتر کاری کردو ئێستاش حەزەکات بە ئارەزوو ئەوێ ئەم ئیشە وەرگێت. نمونەیەکی کەشمانەیە لە دیداری یەکەم کە پێ با بڵێن ئەو کەسە کە لە یەکەم پێشوازیە کە ئەوەستێ لە پێش ئەو بەڕێوەبەرە یا ئەو خاوەنکارە کە چۆن ئەوەستێ ڕاست ئەوەستێ قیت ئەوەستێ تەوقەی چۆنە کۆنتاکتی چاوی چۆنە خۆ ئەگەر بە پێچەوانەوە بێ بڵێن دەستی
وزەیتیانە بێ تەماشای کۆنتاکت لە چاوی نەبێت تەماشای ئەرز بکە یا دەستی لە گیرفانی بێ نیشانەی کە زۆرن ئەمانە هەموو لە یەکەم دیدارەوە لەوەی کە پێی ئەڵێن بە ئەنگلیزی پێیان فێرست ئیمپرێشن لە حەقەتا لە یەکەم دیدارەوە ئەو بەڕێوەبەرە گومانی لێ ئەکا. وای دەستەکانە خۆش نمونونەکانە زۆر جوان بوو بەگشتی دەمێ پێم بڵێ سوودی تێدێکس بۆ گەنجان لە ڕوانگەی تۆوە لە چی دەبینی چۆن یانی تێدێکس ئەمڕۆ هاتی تێدێکس سوودی ئەم زۆرە کۆنفرانسە گەورانە بەڕای من سوودی زۆر زۆرە چکامە لەسەر ئاستی جیهان دەرکەوتووە کە زۆر گرنگە من بۆ خۆم دایمەن تەماشای تۆکەکەم سپیچەکانیان گوێ لێ ئەگرم و پسپۆڕن لە بواری جیاواز جگە لەوەی گەنج فێرەکەن کە بتوانێت گوزارە لە خۆی بکات کە فێری وتاربێژی بێ کە فێری ئاخاوتن بێ ئەو کۆسپ و لەمپەرانی کە هەیە ئەوانە لابێت. زۆر سپاس بۆ دکتۆر فازڵ سپاس بۆ ئامۆژگاریەکانت ئەمڕۆ لەگەڵ مامی لە کوردستان سودیکراوی کوردستان محەممەد دەگەڕێمەوە لای تۆ ئەمە بەرداوام دەبین لە تێدێکس میوانی دیکەمان دەبێتن و ئەزمونونەکانی خۆیان بۆ بینرانی کوردستان 24 دەجێڕنەوە.